هاوڕێ هێژای وادارم باش و تەندروست و سەلامەت بێن لە شوێنێکی دنیان. دوو ڕۆژ پێش ئێستا باسی بابەتێکم کرد ئەمڕۆ لە ڕاگەیاندنەکانی پارتی ڕەنجی داوەتەوە. دوو ڕۆژ پێش ئێستا وتمان کە نێچیر و مەسرۆر چوینە ئەڵمانیای بە دوو وەفدی جیاواز کە هەم لە ڕووی پرۆتۆکۆلی و هەم لە ڕووی دیبلۆماسیەوە هایای کوردیان بردیە. شەرمەزاریە لە بۆ حکومەتێک لە یەک وەختدا دوو وەفدی بستە یەک کۆنفرانسی ئەمە لایەنەکەی بگەم لە ناوەخۆ هەم لە دەرەوەش خەڵک دەبینی ئەوانە چەند خێڵەچینە لە ڕووی دیبلۆماسیەتەوە کە هایای کوردیان بردیە لە دەرەوەش. ئەمە لێگەڕێ باسی زیاتر لەسەر ئەو بابەتە ناکەین، بەڵام ببین هاوڕێیان ئێستا دوو وێنە دادەنێم. وێنەیەکەم وێنەی مەسرۆڕە لە تەنیشتمە ئەمڕۆ لە بۆ ڕاگەیاندنەکان قسەی کردێت. تەنها دوو کەناڵی سەر بە دەستگای پاراستن، کوردستان 20 کوردستان تیڤ و کوردستان 24 لەوێن دەرە ئامادەنە، کەسیکە ئامادە نی بستێنێت. هەروەها وێنەیەکی تریش لەو لایەن دادەنێم کە ئەوە نێچیرە کۆنگرێ ڕۆژنامەوانی هەیە، تەنها قسە لە بۆ ڕووداو دەکات. ببینن ململانەیەکانیان چەند قۆڵ بووتەوە بە دوو وەفدی جیاواز، حیساب لە بۆ یەکتر ناکەن لەسەر حیسابی حیا و کەرامەتی دیبلۆماسی کورد دەستنە کۆنفرانسێکی حیامان دەبن. دوو لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکانیان دوو کۆنگرە ڕۆژنامەوانی جیا دەکەن، هەر یەکەوە سەر دەستگاکانی سەر بەخۆیاندا. ئەوە لێگەڕێ سدەینە سەر بابەتە چکە هەر بۆ کەناڵ ڕاگەیاندنەکانیان نەوەستایە، ئێستاوا گەندە خۆرەکانیشیان دەستیان بە ڕەخنەگرتن گرتی. ئەو کوڕی دەیبینن ئەوە یەکە لە گەندە خۆرەکانی پارتی کە لەسەر حیسابی قوتی خەڵکی ڕەشوڕووتی کوردستان لە هەولێردەژی های لایف ئێستا هاتیە ڕەخنە لە ڕووداو دەگریت کە ڕووداویش کەناڵەکە بە پارەی من و تو پارەی دزی دروست بووە. یعنی ببینن هاوڕان ئێستا کەناڵەکانیشیان دژیەکرد و گەندە خۆرەکانی لە ڕۆژانی داهاتوشتی زیاتریش دەبینن. ئێستا بارودۆخەکە زۆر شلۆقە. ئەو ئێستا ئەمریکاشی هاتە سەر. ئەمریکا ئێستا داوا لە هەر خەڵکێک دەکات، خەڵکی ئەمریکاش نەبی کە ئەمریکیەک پێشەلکاری مافی کردبی بەرامبەری ئەو دەیداتە دادگا. یعنی تۆی هاوڵاتی خەڵکی کوردستان ئەگەر کەسێکی کورد کە هەڵگیر ڕەگەزنامەی ئەمریکایە پێشەلکاریەکی یاسایی جەستەیی کۆمەڵایەتی هەر شتێکی بەرامبەرت کرد، ئەو ئیمێڵەکەیانە لەسەر ئەو وێبسایتی دەچی لەیان دەنێری، ئەو ژمارە تەلەفۆنەکەیان قسەیان لەگە دەکەی و دەیان دەنە دادگای قوڕیان بەسەری. هەلە بۆ زانیاریشتان ئەوەندەی ئەمە دەزانێت تا ئێستا سێ بەرپرسی ئەساسی پارتی کە پێشەلکاری زۆریان بەرامبەر بە خەڵکی کوردستان کردیە هەڵگیری ڕەگەزنامەی ئەمریکان. یەکەمیان مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، وەیسی بارزانی سەرۆکی دەستگای ئاژانسی پاراستن و فازڵ موتنی. یعنی هەر کەسێک ئەو سێ کەسە شتی بەرامبەرکردی بەبێ یەک و دوو نامەک دەنێری، ئینگلیزی نازانی بە کوردی بنێرە. ئەوە وێبسایتەکەیان، ئەوەش تەلەفۆنەکەیان، خەمی ئەوەشتان نەبی. ئەمریکیەکان بە خۆیان تەرجەمەی لە بۆ هەموو شتێکی دەکەن. بێخەم بن کاتە چی خۆش ماڵاوە.